جەماوەری گەلی کوردستان ڕۆژی 19 حوزەیرانی ساڵی 1992 وەک بۆنەیەکی گەورەی نیشتیمانی هەژمار کرد. بۆیە بە حەماسەتێکی شۆڕژگێڕانەوە هەڵوێستێکی هۆشیارانەوە پێشوازی لێکرد. چونکە بڕوای وابوو هەڵبژاردننی پەرلەمان واتە پڕکردنەوەی بۆشایی یاسایی هەرێمەکە و دانانی بەردی بناغی ئەو دەوڵەتداریەی کە ڕووبارێک خوێنی بۆ ڕژێنراوە. بەڵام کاتێک لە مێژووی 28 ساڵی و پەرلەمانە وردەبینەوە دوو حیزبی پێکهێنەری سەرەکی ئەو دەستگا گرنگیان لە مانا و بنەماکانی داڕنیوە. چونکە نەبڕوایان با ژیانی پەرلەمانی هەبووە و نە ئیرادەی ئەوەشیان هەبووە بنەماکانی ئیدارەیەکی ئازاد و دیموکرات دابمەزرێنن کە لەم ڕۆوە وتەی ڕاشکاوانە و ڕازگۆیانەی دکتۆر ڕێوازفایق لە دیمانە تەلەڤیزیۆنەکەیدا پێویستی بە ڕاوەی تر نییە کە سێدەیە پەرلەمان لەلایەن دوو حیزبەکەوە لە نێوڕۆکی خاڵی کراوەتەوە. یعنی ئاسانە پەرلەمان کۆ ببێتەوە بڕیارێک دەرکا بەڵام کە جێبەجێ نابێ ئەوە دوو جار ناخۆشە. لە هەموو جیهاندا پەرلەمان دوو ئەرکی سەرەکی هەیە، ئەویش یاسادانان و چاودێری حکومەتە لە چۆنێتی جێبەجێکردنیاندا. لە ماوەی 28 ساڵدا تەنیا دوو جار پەرلەمان یاسای بودجەی پەسەند کردووە و ئیتر حکومەت بۆ خۆی بودجەی کراوەی جێبەجێ کردووە و بە هیچ شێوەیەکیش پەرلەمان نەیتوانیوە چاودێری جێبەجێکردنی ئەو بودجەیە بکات. تەنانەت پەرلەمان نەیتوانیوە وەزیر بۆ لێپرسینەوە بانگهێشتی پەرلەمان بکات، بەڵکو بە فەرمانی ئەنجومەنی وەزیران ناویان لێناوە میوانداری و لە ڕاستیشدا میوانداری بووە، چونکە بەهۆی ناشەفافیەوە دەبوو چەندین وەزیر لەو کۆبوونەوانەدا متمانەیان لێوەربگیرێتەوە، بەڵام هەرگیز ئەوە ڕووی نەداوە. یەک دوو جاریش حسابی ختامی بودجە نەردراوەتە پەرلەمان کەچی ئەو جارانەش دەیان ژمارەی بەهەدەردانی سامانی گشتی تێدا بووە کە بووە تا جێگەی گاڵتەی ناوجەماوەر و سۆشیال میدیا. لەوانە کۆمپیوتەری کرێ و گوێدرێژی بندیوار و خولی وەهمی و پرۆژەی چەندین جار هەژمار کرانەوە. زۆر جار لە ژێر گوشاری خواستی جەماوەر و ئۆپۆزیسیۆندا پەرلەمان یاسایەکی دەرکردووە کە لە قازانجی گەلی کوردستاندا بووە بۆ ئەوەی سامانەکەی لە تاریکی دەربهێنرێت وەکو دەرکردنی یاسای سندوقی نەوت و گاز. بەڵام چونکە دەسەڵاتێکی بەدەر لە حکوومەت ڕێگەی نەداوە بە جێبەجێکردنی ئەو یاسایە تا ئێستاشی لەگەڵدا بێت جێبەجێ نەکراوە و زۆربەی ڕەهای سامان و داهاتی نەوت و ناوخۆی هەرێمەکە لە تاریکیدا ماوەتەوە. واتە هەر یاسایەک لەگەڵ خواستی خاوەن بەرژەوەندی ئامادەکانی کوردستان یەک نەگرێتەوە جێبەجێ ناکرێت. پەرلەمانیش ناتوانێت بە دووەداچوون بۆ بابەتە بکات. تەنانەت هەندێک فراکسیۆن دەبنا کۆمبارسی ئەو ئاهەنگی گەندەڵەیی کە ساڵانێکە بەردەوامە. پرسیارەکە لە ئاسەرۆکی پەرلەمان و تێکڕای پەرلەمانتارانەوەیە کاتە دوو پارتی پاوانخوازی کوردستان حاڵی ئەو پەرلەمانیان بەم قۆناغەنە هەموارە گەیاندووە. بۆچی لەوێن و بۆ ڕێگە دەدەن گاڵتا بە پێگەی پیرۆزی پەرلەمانی ماڵی ڕاستەقینەی گەلەکەیان بکرێت. ئەوەی جێگەی نیگەرانیە دەسەڵاتدارانی کوردستان لە ماوەی ئەو 28 ساڵەدا کوردستانیان دابەش کردووە. پەرلەمان و حکوومەتیان وەکو دوو ئۆرگان بەکارهێناوە بۆ سەپاندنی خواستەکانیان، بەڵام ئەو حیزبانە بە هەمان گیانی پاوەنخوازی و بەرەی کوردستانی کاریان کردووە بۆ دابەشکردنی ژیانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی کوردستان. بۆ ئەوانەی لە نێو پەرلەماندان ئەرکێکی مێژوویان لەسەر شانە بۆ گێڕانەوەی شکوێی ڕاستەقینەی پەرلەمان وەکو ئەوەی لە جیهاندا بۆی دیاری کراوە.